براکانم هەمویان بوونەتە مولحید پەنا بەخوا بێباوەڕن تەنیا من و دایکم و باوکم ماوین نوێژ دەکەین ئایا لەگەڵیان چۆن بین ئایا دروستە خواردن بۆ ئەوان دروست بکرێت نەوەڵا دروست نییە نەوەڵا شایستە نین بەڵام کە چارتان نەبێ ئەوە دەسەڵاتتان نییە و هیچتان لەسەر نییە ئەمما چۆن بن لەگەڵیان ئەگەر بتوانن نەسیحەتیان بکەن ئەوە الدین النصیحة نصیحەت پێش هەموو شتێکە براکەم بە کەلیمەی خێر بە قسەی خێر بە ئامۆژگاری چاک بەشکو خوا هیدایەتیاندا دوعایان بۆ بکەن بەشکو خوا هیدایەتیاندا و بگەڕێنەوە سەریان لێ شێواوە کە هیچ فایدەی نییە و زانیتان لەو کەسانن کە گاڵتەجاڕن عینادن سەرکەشن قسە بە ئیسلام دەڵێن قسە بە خۆ پێغەمبەری خوا دەڵێن عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەوە هەر دروست نییە لە ماڵدا لەگەڵیان بن بە هیچ شێوازێک وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم إنكم إذا مثلهم أوانا نابل لمال دا لقل يندانشي چونك أو كاتوكو أوان دبي أوانيك كفر دكانو بأدبي دكان برامبر خواب يغمر عليه الصلاة والسلام